بە تاپۆ و بەڵگەنامەکانیانەوە هاتوون هەنایان بۆ لیژنەی جێبەجێکردنی مادی 130 و UN هێناوە تاوەکو لەسەر زەوی و ماڵەکانی خۆیان دەرنەکرێن و دووبارە تعریب نەکرێنەوە. 86 دین لە ساڵ 63ەوە پرۆسەی تعریب لەسەر ئێمە بەردەوامە. لە دوای پرۆسەی ئازادی گەڕێنەوە سەر دێ و ماڵ و مڵکی خۆمان. سەرەڕایەوە دوای ئەم ئەحداسەی ئەخیرە کە لە کەرکووک ڕوویدا ئێستاکە جێگری مەحافز بە شوێن مەحافز کاکڕۆکان کتابی ناردووە. ئەمە کتابەکانێتی لەناو ئەم فایلە ناردوێتی بۆ زراعەکان لە ژێرەوە ئەڵێ ئیعادەی عەقدەکان عەرەبەکان بکەنەوە بۆ سەر مەنتیقەکان یعنی نەک بەس لەیلان هەموو ئەملاکی کورد کە 1,400,000 دوێنم زەوی کورد ئیستاکە بەم قەرارێ لە ئیعادە ئەکەنەوە لە ژێرەوە خەریکن ئیشی نابەجێ ئەکەن. من لەم کەناڵی ئێوەوە بەغدایش پەرلەمانیەکانی کورد باش گویان لێبێ خوێنی ئێمە لەمانەوە ئەرزەتە جێهێشتن لە لای ئێمە نییە ئەویانە باش بزانن. ئێمە لە 75 ئەرزەکانمان دراوە عارب لە 2003 هاتینەوە ئەوان ڕایان کرد ئەرزەکان گەڕاوە بۆ خۆمان. ئێستاوە ئێمە تاپۆمان هەیە هەمووان ساحب تاپۆین. ئێستا ئەوان عەقدیان هەیە داوای عەقدەکانەکەن هاتوونەتە سەرمان دەمانچیانش لێمان هەڵکێشاوە ئەڵێ بارکەن. ئەیتر ئێمە گشتمان محکەمەمانەوە لە لێران فایلمان کەوتووە. ئێمە ئەمە تاپۆی چواردی باوە ساڕەیی خدربڵاخ تۆپخانە ئەمە تاپۆکانێتی تاپۆی عوسمانلیمانیشەیە ئەمانە تێنە سەرمان داوای زۆرکارمان لێکرد ئەمەش تاپۆکانمانە. ئیستا ئێمە هاتینە بۆ ئەوەی چارەسەری بکەن لە نوێنەوە لە بەغاوە ئەوێ لە هەر شوێنەکەوێ ئێمە چی بکەین مەگە بمانش کوژنا مەگە بما بکوژن ئەگەر ئەتوان ماکوژن با بێنێمە بۆ کوژن ئەوجا ئەرزەکانمان بوون وئیلا ئێمە دێکات چۆڵ ناکەین مردنەکەمان خۆشترە لەوەی کە دێکات با چۆڵکەین. سەرۆکی لیژنەی جێبەجێکردنی مادی 130 دەستور هۆشداری لە دروستبوونی کێشەی نێوان کورد و عەرەب دەدات و ئەو کەسانەش بە بەرپرسیار دەزانێت کە پشگیری گەڕانەوەی عەرەبە هاوردەکان دەکەن. بەڵێ ئێمە دەڵێن ئەوانەی کەوا ئیعاز دەرەکەن بۆ گەڕانەوەی عەرەبە هاوردەکان ئەوانە بەرپرسن ئەبێ ئەو مەسەلەی ڕابگیرێ. ئەمەش بە بڕاکان سەعید وتراوە کە نووسرا بۆ کۆمەڵی عەشیرەتەکە و عەشیرەتانە هەمووی پیاوی حزبی بەعەز بوون. ئەگەر بە شێوەیەکی غێر مباشر باسی ئەو مۆزوع بکەین تەشجیعی گەڕانەوەی بەعسەکانە کاڕاکان و ئەمەش مخالفەی قانون و مخالفەی دەستورە چکم ئەوانە پارەی خۆیان وەرگرت و قەرەبوش کراون و تۆ ڕۆشتون ئێستا دەیانوێ بیان گەڕێنەوە جێنشینیانکەن لەو شوێنانە و بە هیچ شێوەیە کەس لەسەر لەمە ڕازی نییە و قبوڵ نییە بەو شێوەیە و کوردەکان ئەمڕۆ بەڕاستی هاتبوون بە ئومومی متحیدان و تووە ئێمە بەرپرسیار نین چی ڕووبدا ئەوەی دەست پێشکەرە ئەو بەرپرسیارە. أهالي تلك القرى ولم نقل من محافظة أخرى وأتحدى أن يكون هناك واحد من جنسية من خارج المحافظة هەرچەندە ڕاکان سەعید پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت ڕەتی دەکاتەوە ئەو نووسراوی بۆ گەڕانەوەی عەرەبە هاوردەکان کردبێت بەڵام نووسراوەکانی بۆ دووبارە تازەکردنەوەی عەقدی زەوی بۆ عەرەبەکان لەبەردەستدایە. هەرچەندە مادەی 130 دەستور و بەڵگەنامە مێژوویەکان پاڵپشتی لە خاوەنی شەرعی زەوی و گوندەکانی دەوروبەری کەرکووک دەکەن لەگەڵەوەشدا هێشتا هەنگاوی ناحەزانی کورد بە ئاراستەی هەڵمەتێکی دیکەی تعریبکردن بەردەوامە و ئەگەری کێشەی نێوان نەتەوەکانی لە کەرکووکدا بەدوای خۆی داهێناوە. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.